لە 24 ساعتی ڕابردوو نێزگەی 48.6 ملیۆن باران باریوە ئەوش بۆ هۆی ئەوەی کە 17 سانتیم دەریاچەکە زیاد بکە ئەوش کە نێزگەی 6 ملیۆن و 300,000 متر مکعب سێجارە بەڵام ئەگە بەراوردی بکەین لەگەڵ ساڵی پارە ڕێژەی بارانباریمان تاکوی ئێستاکە 25 ملیمان لە ساڵی پار زیاترە بۆ ئەمڕۆ بەڵام خەزینی بەنداوی دەربەنیخان بەداخەوە تاکوی ئێستا نزگەی 4 متر 11 سانتیمان لە ساڵی پار کەمترە ئەوش بۆ هۆی کەمبوونی داهاتی ئامان بوو لە مانگی 1 و 2 بەراوردمان بکردا لەگەڵ ساڵی پار لە 150 داهاتی مانگی 1 و 2مان بۆ هاتووبوو ئەو بۆ هۆی ئەوەی کە ئەو جیاوازیە لە نێوانی ئیمساڵ و پار ڕووی داوە بەڵام خۆش یعنی کە ئەوەی کە داتایەکمان پێگەیشتووە لەلایەن کەشناسی و مانگی 3 و 4 ئیمساڵ ئینشاڵڵا ڕێژەی بارانبارین لە ساڵی پار باشترە بێ ئەوشە بتوانین خەزینی ئامان زیاتر بێ بگەینە ئاستێک بەلای کەمە هیچ نەبێ وەکو ساڵی پارمان لێبێ بۆی بتوانین ناوچەکانی خۆمان و خواری خۆشمان ڕزگار بکەین ئەوەکو وتم مانگی 1 و 2 ئێمە خۆتازان بەنداوی دەربەنیخان لە 170 سەرچاوەی ئاوەکەی لە دەرەوەی هەرێمی کوردستان تێتە ژوورۆ لە مانگی 1 و 2 داهاتەکەمان لە 150 پارمان بۆ هاتووە ئەو بوو کە خەزینەکەمان کەمترە تاکو ئێستا بۆ وەکو بەنداوی دەربەنیخان شەزانن 3 ملیار متر سێجار ئاوەگرێتە خۆی بۆ ئێستا لە نێزگەی لە 138 بۆ 137 تیادایەت ئەگینا 163 بەتاڵە